دەڵێمەرە جەبار تۆ بەعەتت نەدابوو بێ خواز بێنیم ئەدی کوا ێ باشە بە قوربانی بەژن و باڵاو بم ێ بەسەر هەردوو چاوم چۆن نایەم ئەو بەڕاستە هەنێ ئیشمەیە با ئیش و کارەکانم تاوکەم بەسەر سەر بەسەر چاو لە خزمەتان دێم هەی لە جەبارە زلە تو 6 مناڵە هەیە داما و دانشی دڵاریەکەی عەمرن نەمێنێ ها ئێکس لارج کوا وڵای هەر قسەت هەیە ئەمەلت نێنی هیچ ئەمەلێک نابینم کچێ چۆن قسم نییە کچێ چۆن ئەمەل نییە کچێ مکێم هەیە لە تۆ زیاترە و بەڕاستە بە قوربانی و چاوە جوانان مەڵی چاوی عەلەتریکە قوربانی ئەو گەردنە سپی و نازداڵی گەردنی قازە ئەو پرچە ڕەشمارە ئێلول داوە ئەهێنێ و ئەبا سەیسەی ئەو ڕوخسارە ئەماشە بەسە هێندە مەستاومەکە دێت و قەرار نەبوو خێزانە تەلاق دەی کوا بۆ تەلاقت نەدا ها یەکچێ پەلەمەکە یەکچێ بە قوربان پەلەمەکە ئەوەنەی نەماوە تەواو ئەبێت و شاژن ئەهێنم لە جێیدا ئەنێم شاژن عەمرن نەمێنێ ئەو وەسفە وەسفی گەلەی خێزانە بکردایە بە ناموسم بۆ دەبوو بە نانسی عەجلە داڕزیت دەیژنەکەدەوە هیچ ئەدی مۆزوعی سیارەکەی کواها قەرار نەبوو سیارەم بۆ بکڕی ئێ بە قوربانە بم بە سیارە کێشەی تۆیە شەربی ئەبێ یەک سیارەت بۆ بکڕم لەو دنیاە تاک بێ بەس قابلەوە بێ شاژن لە ناوی دانیشێ ئەکما و کەڕۆ لەو درۆیە سیارێکی بۆ بکڕی شاز بێت ها تۆ بەیانە من خەبەرەکەیتەوە بە قوربان و بە ساقەمە بی پاڵ بە سیارەکەتەوە تا ئیشکا زمانم ئامەنە درێژە بێت ئەمرن نەمێنێت دەبڵ ئێکس لارج دەزانی چیا ئەمنەوە نازانم یەک مانگ وەختت دەدەمێ بۆم بکڕی بۆت کڕیم نەتکڕی کولە لە من دەڕۆم لە ژیانت های چەترەفیت تۆ سەیریکە ئێ بێنەوە سەر مۆزوعەکەی خۆی جەبار پرتۆڕۆڵە ماڵ مناڵی خۆتت دیوە خەریکە لە برسا ئەمرن بیجامێ مناڵەکان هەموو سەرۆژەکانی دراوە جەبار دوایە وەرەتی چیا خێرەوە چەیە هیچ نییە قوربانە هیچ نیێجانەکە خەمە نەبێ ئیستا من یەک لەقە دێمەوە ناقمن باشە بۆ چۆ دەچی بسم الله کاکە ڕۆف چیت لەم نێوێ بۆ چی وام کاکە بۆ بەم نەو گرتوکە چیت لەم نێوێ باشە تۆ داناوەشی دانا ڕزەی دانافەتی 6 مناڵ هەیە دانشی دڵاریەکەی ێ کاکە بۆچی بەم نەو گرتوتە تۆ من ئەمەیە کۆمەڵگار ڕاستکەمەوە پسێ کۆمەلگە بە تۆ ڕاستە بێتەوە ئاوە دەوەڵاتی بۆ مەعلوماتێ کۆڵ نایم هەتا ئەم کۆمەڵگایە ڕاست دەکەمەوە ئەرێ کاکە تۆ عیب ناکەی ئەرێ بۆ ناچی بلا ئیشی خۆتەوە ئەرێ براکەم کاکە با ئەو خەڵکە بخۆی حوڕەتی خۆی گرێ خەڵک بخۆی ئازادە کاکە تۆ حەقەتی بەسەرێەوە بێزار بوومیدی بێزار کۆڵ نایم هەتا ئەم کۆمەڵگایە ڕاست دەکەمەوە ئەی هاوار یعنی خیانەت لە خێزانە بکەی حڕیەتە ها ئەی هاوە تۆ بۆ ناچی و پارەی لێرە سەرفێکی لە ماڵ مناڵ تا سەرفیکەی ڕەوف کۆمەڵگا زۆر لە خەتەریاتایە کۆرە دەواز بێنە کاکە بڕۆ بلا ئیشی خۆتەوە قسە زەرد و سوورانە بۆ خۆ بکە بۆ منی مەکە پاڵ بەمنەوەنەی باش کۆڵ نایم هەتا چاکتان ئەمرن نەمێ